ئەو کەسانەی کە نوێژ ناکەن یاخود دوای مانگی ڕەمەزان واز لە نوێژ دێنن، باشە ئێوە بۆ نوێژ ناکەن؟ ئایا ئێوەی نوێژ نەکەر ئەوەتان زانیوە کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئێوەی بە موجریم ناو بردووە، موجریم تاوانبار، جەریمەتان کردووە. نوێژ نەکردن جەریمەیە، ئەوەی نەیکا موجریمە ئەگەر چۆلەکەیەکیش نەکوژێت. خوای گەورە دەفەرمێ يتساءلون عن المجرمين ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين. پرسیار لە مجریمەکان دەکرێت لە ڕۆژی قیامەتە باشە بۆ چوونە ناو ئاگری دۆزەخەوە؟ دەڵێن لە دنیادا ئێمە نوێژمان نەکرد، ئێمە نوێژ نەکەر بووین. کەواتە ئەگەر نوێژت نەکرد لە دوای مانگی ڕەمەزان یا هەر نەتکرد تۆ مجریمی، خوای گەورە دەتخاتە ناو سەقەرەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێ هەر کەسێک پارێزگاری لە نوێژەکانی نەکات، تۆ مانگێدێکی ئمە پارێزگاریکردن نییە لە نوێژ، هەر کەسێک پارێزگاری لە نوێژەکانی نەکات لە ڕۆژی قیامەتە نور و ڕووناکی نییە، هیچ بەڵگەیەکی پێ نییە بۆی کە لە جەهەنەم خۆی ڕزگارکە و نەجاتیشی نابێت. وەلا نەجات، نوێژ نەکەر نەجاتی نابێت، ڕزگاری نابێت لە عەزابی خوا و لە جەهەنەم. ودەفەرمێ وكان يوم القيامة مع فرعون وهامان وقارون وأبي بن خلف نعوذ بالله. لروج قيامة نوێژ نەکەر ئەوەی کە پارێزگاری لە نوێژەکانی ناکات حەشر دەکرێ لەگەڵ کێدا؟ لەگەڵ فرعون. فرعون هاوڕێی تۆیە، هامان وەزیری فرعون، قارون کە خوا بە زەویە بردێ خوارەوە، ئوبەی کوڕی خەلەف کە زۆر دژایەتی پێغەمبەری خوای کە صلی الله علیه وسلم. کەواتە ئەمەت زانیوە تۆی نوێژ نەکەر چی قیامەتێکت هەیە؟ تۆ مجریمی لە ڕۆژی قیامەتە لەگەڵ مجریمەکانیشە حەشر دەکرێی. کەواتە بە خۆتا بچۆرەوە، مانگی ڕەمەزان تەنها نوێژ فەرض نییە. باشە تۆ بۆ نوێژ ناکەی دوای مانگی ڕەمەزان؟ بۆچی خەمساردی لە نوێژەکانتدا؟ باشە تۆ بە بەڵگەی ئەوەی کە مەشغوڵی سەرقاڵی واز لە نوێژ دەهێنیت؟ پیاو بە پیاو خوای گەورە دەفەرمێ رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة. پیاوان خوا لە قورئاندا دەفەرمێ کۆمەڵە پیاوێک هەیە، پیاون پیاو، بازرگانی، کەسابەت، ماڵ و مناڵ، هیچ شتێک لە زیکری خوا و لە نوێژ دووریان ناخاتەوە. وایان لێ ناکات نوێژیان لەبیر بچێ، مەشغوڵی نوێژ ئەو بن کە نوێژیان لەبیر بچێ. بەڵکو پیاو ڕاستەقینە ئەوانن، خوای گەورە بە پیاو ناویان دەبات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە نێوانی پیا و نوێژ نەکەرا چییە؟ ئەگەر ئینسان نوێژی نەکرد تەواو کوفری کردووە. لە بینی پیا و کوفرە نوێژکردن هەیە. کەواتە ئاگادار بە ئەگەر خۆت بە پیاو دەزانی بەپێی قورئان و حەدیث ئەوەی نوێژ بکە پیاوی ڕاستەقینەیە. کەواتە بۆچی مەشغوڵی؟ بۆ نوێژ ناکەی؟ وەڵاهی ماڵەکەت، پارۆپولەکەت، دەسەڵاتەکەت و سڵتەکەت نایە بۆ ناو قەبرەکەت. کەواتە ئەوانەی کە نوێژ ناکەن بزانە کێ نوێژی لەسەر فەرز نییە. ئەوەی کە نوێژی لەسەر فەرز نییە ئافرەتێکە لە سوڕی مانگانەدا بێ، تۆ پیاوی. ئافرەتێکە مناڵی بۆ لە زەیسانیدایە، یاخود شێت نوێژی لەسەر نییە، مناڵیش نوێژی لەسەر نییە تا باڵغە بێت، تۆ هیچیان نیت. نە سوڕی مانگانت هەیە، نە زەیسانیت هەیە، نە شێتی، نە مناڵی، ئەمانە نوێژیان لەسەر واجب نییە. تۆ کامیانی؟ هیچیان نیت. کەواتە خۆت بە پیاو دەزانی، پیاو بۆ نوێژکەر بە، چونکە لە بینی کوفر و پیاودا چی هەیە؟ نوێژ. ئەوەی نوێژی نەکرد کوفری کردووە، ئەوەی نوێژی کرد پیاوە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم بین الرجل والكفر ترك الصلاة. کەواتە بزانە تۆ شەرمە خۆت بخەیتە ئاستی کەسانێک کە نوێژیان لەسەر واجب نییە. خێزانەکە لە سوڕی مانگانەی توش نوێژ ناکات، تۆش بۆ نوێژ ناکەی.
خێزانەکەت مناڵی بۆ نوێژ ناکە تۆش نوێژ ناکەی، مناڵە بچووکەکەت کە هێشتا بالغنە بۆ نوێژ ناکە تۆش نوێژ ناکەی، شێتێکە بەردەوە شوێنێ و خەڵک گاڵتەی پێەکە نوێژ ناکە تۆش نوێژ ناکەی، بۆ خۆ دەخیتە ئاستی ئەوانەوە. پیاو بە پیاو عاقڵی تۆ خوا عاقڵی پێت داوە بۆ نوێژ ناکەی. باشە بۆ نوێژ ناکەی دوای مانگی ڕەمەزان، بۆ خەمساردی لە نوێژەکانتدا تۆ بەهەشتت ناوێ، حەز لە بەهەشت نییە. دەی لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم 5 نوێژ هەیە نەک 4، 5 هەیە نوێژ بانی هەر ناکە پەنا بەخوا. خوای گەورە بێگومان تۆڵەتان لێ دەکاتەوە. نوێژ بکە. ئێستا بۆ پاشیە هەڵەسی بۆ دوای مانگی ڕەمەزان ناتوانانی سەعاتێ دوای مانگی بانی دوای پاشیە هەڵسی، سەعاتێ تاخیرتریش هەیە، سەعاتێ سەعات و نوێ پێش مانگی بانی هەڵەسی. ئەی باشە دوای مانگی ڕەمەزان بۆ ناتوانی، کەواتە دڵەکەت مەبەستی نییە نوێژکات. ئەینا بۆ خەبەرت نابێتەوە. بەتەمای بەهەشتی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم 5 نوێژ هەیە، هەر کەسێک 5 نوێژەکە بە جوانی بکا نەیان فەوتێنێ، نوێژەکانی بەلاوە ئیهمال نەبێ و ئیهمالیان نەکات، كان له عند الله عهد أن يدخله الجنة. ئەوە لای خوا وعد و پەیمانێکی هەیە، خوای گەورە وعدی پێداوە بیخاتە بەهەشتە. ئەوەی نوێژ بکە خوای گەورە وعدی بەهەشتی پێداوە، تۆی نوێژ نەکەر وعدی بەهەشتت پێ نەدراوە. کەواتە بزانە ئەگەر بەتەمای بەهەشتی خوای گەورە دەفەرمی أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون. یەکێک لەوان صفەتەکانی ئەهلی فردوس و بەهەشت ئەوانەی کە پارێزگاری لە نوێژەکانیان دەکەن، نوێژەکانیان نافەوتێنن. ئەگەر بەتەمای بەهەشتی حەزت لە بەهەشتە نوێژ بکە، چونکە خوا وعدی داوە ئەوەی نوێژ بکە دەیخاتە بەهەشتە، دەیخاتە فیردەوسەوە. کەواتە پیاو بە و نوێژکەر بە ئیزنی خوای گەورە. یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی، خوای گیان هیدایەتی نوێژنەکەرەکان بدەی، سافیرەکان بدەی یا ڕەب العالەمین. ئامین ئامین ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزم بۆچی دوای مانگی ڕەمەزان نوێژ ناکەی؟ بۆچی ئاگاد لە نوێژەکانت نامێنێت؟ نازانی کە لە ڕۆژی قیامەتا یەکەم شتێک کە تۆ بلێی بەرپرسیاری محاسەبە دەکری لەسەری لێپرسینەوەت دەکرێت لەسەری نوێژەکانتە؟ بەتەمای مردن بی بەتەمانە بێ هەر دەمری بەخوا. باوەڕت بە محاسەبە هەبێ و نەبێ خۆتی بۆ ئامادەکەیت و نەیکی هەر ئامادەیە و محاسەبە دەکرێ. کەواتە بزانە یەکەم شتێ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کە ئینسان لە ڕۆژی قیامەتا محاسەبەی دەکرێ نوێژەکانێتی. بۆیە دەفەرمێ وئین فەسەدەت فەقەد خابە وەخەسیرە. من لە سەحیح تەرغیب هاتووە ئەوەی نوێژەکانی فەوتاندبێ فقد خاب بێگومان تأكيد خاب وخسر دۆڕاوە تیا چووە خەسارەتمەندە. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەوەی نوێژ نەکا دۆڕاوە. ئیتر تۆ هەر بڵێ دڵم پاک. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێگومان ڕاستەکە نەک تۆ. کەواتە بزانە ئەوەندە بەسە بۆ نوێژ نەکەر کە شەرم بیگرێ، شەرمەزار بێ بەرامبەر بە خوای گەورە. بیرێک لەمە بکەرەوە خلاف لە بین زانایاندا هەیە تۆی نوێژنەکەر کافری یا کافر نیت. ئەمە عارێک و شەرمەزارێکی زۆر گەورەیە، ئەمە ترسناکە. زۆرێک لە زانایان دەڵێن ئەوەی نوێژ نەکا کافرە، زۆرێکیش دەڵێن ئەوەی نوێژ نەکا باوەڕی پێ هەبێ کافر نییە بەڵام مستحقی جەهەنەمە. ئەوانش ناڵێن پیاوی چاکە، ئەڵێن کافر نییە بەڵام مستحقی عەزابی خوایە ئەگەر خوا ڕەحمی لێ نەکا. کەواتە ئەمە شەرمە بۆ تۆ. زانایان خلافیان لە تۆدا هەیە تۆ کافر یا موسڵمانیت. باشە هەتاکەی بە خۆتا ناچیتەوە. باشە بۆ نوێژ ناکەی بە بەڵگەی ئەوەی کە وەڵا من دڵم پاکە عەزێتی کەس نادەم بەخوا، دڵم پاکە. باشە پێت دەڵێم خوای گەورە نوێژی لەسەر پێغەمبەران هەڵگرت سەلامی خوایان لەسەر بێ. باشە ئەوان سەحابەکان
ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت دڵیان پاکتر بوو یا تۆ بۆ تۆ ئەتوانی زات بکەی بڵێ دڵی من لە دڵی محەممەد صلى الله عليه وسلم دڵی ئیبراهیم و موسا پاکترە لە دڵی هەموو پێغەمبەران پاکترە سەلامی خوایان لەسەر بێ ئەتوانی ئەو زاتە بکەی ئەو کوفرە بکەی نەخێر باشە خوا نوێژی لەسەر ئەوان لابرد خوا گەورە دەفەرمێ ئەی موسا وأقیم الصلاة لذکری نوێژ بکە بۆی منت لەبیر بێ خوای گەورە لە ئیسرا میعراجا نوێژی لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم لەسەر ئومەتەکەی فەرز کرد بۆ تۆ لە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی دڵت پاکترە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێ کەواتە ئاگادار بە قسەی شەیتانە وەڵام من دڵم پاکە دڵ حسابە وەڵا عەزیەتی کەس نادەم ئەو فڵان کەس نوێژەکە عەزیەتی خەڵکەدە تۆ پیاو بە عەزیەتی خەڵک مەدە نوێژ کە پیاو بە ڕێک و پێک بە حەقت چێ بەسەر کابراوە نوێژ نەکردنەکەی تۆ لە عەزیەتەکەی کابرا گەورەترە کەواتە بە خۆتا بچۆرەوە تو ئومەتی پێغەمبەری خوای صلى الله عليه وسلم یاخود ئومەتی ئەونی ئەگەر ئومەتی ئەوەیە بێ نوێژ بکەی کەواتە ئاگادار بە نوێژەکانت مەفەوتێنە چونکە خوای گەورە ئەگە تەماشای دڵی بکردایە نوێژی لەسەر پێغەمبەران فەرز ناکرد سەلامی خوایان لەسەر لەسەر سەحابە فەرزی نەکرد بەڵام دڵ حسابە و کردەوەش حسابە هەردووکی حسابە خوا تەماشای دڵەکانتان و کردەوەکانتان دەکا پێغەمبەری خوا دەفەرمێ صلى الله عليه وسلم نەک تەنها دڵ کەواتە تۆ بۆ نوێژ ناکەی لە دوای مانگی ڕەمەزان بۆ پرسیارت لە خۆت نەکردو هەتا ئێستا بۆ خەڵکی نوێژ دەکا من نوێژ ناکەم بۆ خەڵکی بەندایەتی بۆ خوا دەکام من نایکەم ئەم پرسیارت لە نەفسی خۆت کردووە بێگومان تۆ متەکەبیری تۆ خۆت بە گەورە دەزانی بۆت ئەستەرمێنم خوای گەورە دەفەرمێ إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخلين ئەمە ئاەتی قورئانە ئەو کەسانی خۆیان بە گەورە دەزانن لە عیبادەتی مندا و عیبادەتم بۆ ناکەن دەیان خەمە ناو جەهەنم و سەرشۆڕیان دەکەم تۆ نوێژ ناکەی کە عیبادەتێکی زۆر گەورەیە کەواتە تۆ متەکەبیری و کاتێک کە پرسیار لە پێغەمبەری خوا دەکرێ صلى الله عليه وسلم تكبر چییە یەکی لەوانە فەرمێ بەطر الحەق ڕەتکردنەوەی حەق ئێ باشە تۆ نوێژ ناکەی ئمە ڕەتکردنەوەی حەق نییە کەواتە تۆ متەکەبیری بۆیە نوێژ ناکەی کەواتە پرسیارت لە خۆت کرد بڵێ بەهۆی تەکەبورەوەیە من ئامادەنیم نوێژ بکەم خەڵکی نوێژ دەکا بەڵام من متەکەبیرم بۆیە نوێژ ناکەم گەنجێک تووشی ڕووداوی سەیارە دەبێت ڕووداوی هاتیچوو 26 ساڵە تەمەنی گەنجەکە سبحان الله لە ناو خوێنە نوقم بووە قاچی بڕاوەتەوە قاچی لە دەست داوە هاواری کرد وتی بۆ بانگی پیاوی کرد وتی محەممەد وەرە دەیناسی لە ناو خوێنە غەرق بووە پێی بڕاوەتەوە خەڵتانی خوێن بووە گەنجێکی 26 ساڵ وتی ئەی محەممەد من نوێژ ناکەم نوێژم نەکردووە بەخوا ئەترسم بمرم و بە نوێژنەکەری بمرم ئینشاءڵڵا ئەگەر چاک بمەوە بەخوا بەم بێ پێیشەکە پێم نییە بەمەشەوە نوێژ دەکەم من نوێژم نەکردووە تا ئێستا بەڵام ئینشاءڵڵا ئەگەر چاک بمەوە نوێژ دەکەم هەرچەنە پێشم نەبێ بەبێ پێ نوێژ دەکەم بەس چاک بمەوە دەڵێ وەڵای تەماشام کرد زۆر گریام لاشەی هەمووی شێواوە خوێن لە لاشەی دەرئەچێ پێی بڕاوەتە دوای کەوتووە من هەتای سەر نوێژم نەکردووە محەممەد لەمولا نوێژ دەکەم بەس نەمرم و نوێژ نەکەربم ئەڵێ تەماشام دەکرد دەگریام زۆر گریام ولا أريد أن أموت وما صليت دەیوت نامەوێ بمرم و نوێژم نەکرد بێ من نوێژم نەکردوە تا ئێستا ئەڵێ تەماشایم کرد دەستم کرد بە گریان ئەم گەنجە چەنێ پەشیمانە چی بەخۆی کرد ئەڵێ لی نزیک بوومەوە وتم بڵێ لا إله إلا الله ئەڵێ واللهی زمانی قورس بوو هەرچەنێ هەوڵ بدا نەیتوانی بڵێ لا إله إلا الله نەیتوانی بڵێ چونکە سەرە مەرگا بوو ئەڵێ واللهی کاتێک مزانی دەنگی نەما و لاشەی خاو بووە و مرد قسەکەی لە گوێمە هەر دەنگی ئەدایەوە من نامێ بە نوێژنەکەری بمرم ئەگەر چاک بمەوە نوێژ دەکەم نامێ بگەمە خزمەتی خوا نوێژم نەکرد بێ
بۆ بە خۆتان ناچیتەوە بۆ نوێژ ناکەی بۆ شەوی جەژن خواحافیزی لە نوێژ و عیبادەت دەکەی بۆ خواحافیزی لە مزگەوت و قورئان خوێندن دەکەی نامریت باسی مردنت بۆ بکەم و باسی نەکەم هەر دەمریت باشبی خراپی هەر دەمری ڕێی خوا بگری و نەیگری هەر دەمری نوێژ بکەیت و نەیکەی هەر دەمریت کەواتە خۆت ئامادەک باوکو ئەم گەنجە پەشیمان نەبیتەوە باخوای گەورەوات لێ نەکا لەسەرە مەرگە نەتوانی بڵی لا إله إلا الله کەواتە بە خۆماندا بچینەوە بۆ نوێژ ناکەی بۆ ڕێگای خوات بزر کردووە بە خۆتا بچۆرەوە دوای مانگی ڕەمەزانیش لەسەر ئەو وعد و پەیمانی خۆت بە کە هەموو ڕۆژێک دەڵێ ئیاکە نەعبود خوایان عیبادەت تەنها بۆ تۆ دەکەم وعدی خۆت جێبەجێکە و دوان زەمانگە عیبادەت بۆ خوا بکە هەتا ئەو ڕۆژەی خوای گەورە ڕۆح لێ دەسێنێتەوە ئەو کاتە ئینشاءڵڵا دەچیتە بەهەشتەوە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاي خير كدوا يا ربي خواه هيمني وآرامي ولات من بباريزي خواه آخر من بخير بقري خواه أمشروا ضلائل ولاتي إيما بدوركي السلامت معك لدسي أم ظالمانا يا رب العالمين خواه آخر من بخير بقري نرجو رجوع عبادت من قبولكي آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين خوش بستان